بە ئاسانی ڕێگە بە هیچ بار هەڵگرێک نادرێت لە بازگەکانەوە بڕاتە ناو کەرکووک بە ناوی سۆنەر و گومرک و پشکنین ئاستەنگیان بۆ دروست دەکرێت. ئەمە دیمەنی هەموو ڕۆژێکی بازگەی سلێمانی کەرکووک و بازگەی هەولێر کەرکووکە. بۆ زانینی هۆکاری دروستبوونی قەرەباڵغی و ڕێگریکردن لێیان لەگەڵ ئەم شۆفێرە کەوتمە گفتوگۆ کە شووتی لە سلێمانیوە هێناوە لە بازگەی چیمەن لە کەرکووک 2 سەعاتە لە چاوەڕوانی تێپەڕبووندایە. ئەو دەڵێت بیانووی جیاجیان لێ دەگیرێت تا بڕەپارێک نەدەن لە بازگەکە تێناپەڕن. بڕوا بکە بژێوی 20 کەس لەسەرم ئۆتۆمبیلەیە. لەم بازگانەش تا هەموو سیارەیەک 5 یان 10,000 دینار وەرنەگیرێت ناهێڵن تێپەڕین. بەڕاستی بێزار بووین. من شووتیم لە سلێمانیەوە هێناوە بۆ تکریت 2 سەعاتە وەستاوم. بەڕاستی دەبێت ئەمە چارەسەر بکرێت. ئێستا ئەو بار هەڵگرانی لە ناوچەکانی هەرێمی کوردستانەوە دەیانەوێت بە کەرکووکدا تێبپەڕن سۆنار دەکرێن یان دەبێ هەموو بارەکانیان بخەنە زەوی دواتر هەڵی گرنەوە. اینجا ڕێگە بە تێپەڕبوونیان دەدرێت. ساحێ بڵێن گومرگە ئەوە نێم گومرگۆ تەفتیشا دروستی بۆکرێ هۆکارەکەیەوە زیادرە ژێرمەوانە بۆ خوا نازانێت سەم لەم وادەم هێناوە پاتریە هەڵێ بێ گومرگیگەی لێرە سێریگەیم زانین مجموعەیە ژوورە بێگەن مجموعە نقاط بێینەگەن و ئەنجا دوایەوەی زندێن 10,000 دينار هلا طلع عامل 10,000 وصل 5,000 والله 15 هێمان دەڵێن 10,000 دیناری خۆت بدە و بڕۆ جگەلەوەی وەستێکی 500,000 شت بۆ دەکەن. لە هەموو بازگەیەک ئێمە دەبێت 2 سەعات بوەستین. هەر لێرە بەو جۆرە نییە. لە بازگەی تازە شوایە لە بازگەی جەبەل حەمرینی شەمان مامەڵە دەکرێ. بەڕاستی ئەمە ژیان نییە. تۆ بۆ بارێک شووتی کە دەیگوازیتەوە دەبێت چەندین جار بارز و خراج بدەی. ئەمەکەی حاڵە بەدەست حکوومەتەوە. اطلع هسه واقف على الموت 5,000 طول بيزار زيادة لحد جات حلمان شي وشهرمان شي هيش ما فيه كري أولير شوية بخوا أولير ما يفير سوين بخوا أولير مسيطر يفير بيش أمان أولير دايناب بەودەی شۆفێرانی بار هەڵگر نەک هەر لە بازگەکانی سنووری کەرکووک بەڵکو بازگەی شار و ناوچەکانی تری عێراقیش ئاستەنگ لە بەردەم هاتوچۆیان دروست دەکرێت. هەموو ئاستەنگەکان بۆ ئەوەیە بڕەپارەیەکیان لێ وەربگیرێت. بەهۆی دروستبوونی قەرەباڵغی بۆ ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان لە بازگەکانی هاتنە نێو کەرکووکەوە کەمترین ڕێگا بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلی تایبەت دەمێنێتەوە کە ئەمەش وا دەکات زۆر جار ڕووداوی هاتوچۆی لێ بکەوێتەوە. هەرچی شۆفێرانی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانە دەڵێن لە بازگەکان زۆر دایانهێڵنەوە کە ئەمەش نیگەرانی تەواوی لا دروست کردوون. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک.